سوپاسی خەڵکی ژەکەین بەڕاستی کەمێک نەبێ ئەوانی تر ئیلتیزامێکیان پێمانەوە هەیە کە یانوێ خۆیان بپارێزن و ئێمەش ڕۆژانە لە دانانی مەفرەزە و لە دانانی بربەست بۆ ڕێگرتن لە هاتوو چۆکردن و سرە ڕێواجبەکانی خۆمان لیژنەیەکی باڵامان هەیە بێ لەو مەفرەزانەی کە لە سەرجادەدامان ناوە ئەگەڕین بە گەڕەکەکانە بانگەوازەکەین بۆ ئەوەی خەڵک ئیلتیزام بکە بەوە ڕێنمایانەی کە تەندروستی هەیەی بۆ ئەوەی خۆیان بپارێزن ئێمە بووین بە قدووە ئاگاداریانەکەینەوە بۆی ئەوان بپارێزرێن من ئومێ دەکەم خەڵک بە هاوکارمان بێ من ئومێ دەکەم ئەم چەند ڕۆژی کەمامانە بۆ تێپەڕاندنی ئەم بەڵایی کە هاتووە کە هەمومان پارێزراوە بین ئەوانیش بە قسەمان بکەن و بە ژۆمان بکەنەوە بچنەوە ماڵەکانی خۆیان بۆ ئەوەی بتوانین ئێمە هەم ئێمە ئەرکانی خۆمان جێبەجێ بکەن هەم ئەوانیش بە پارێزرایی بمێننەوە بە تاکید ئێمە معەزەبە بین لەوەی کە ئیجراعاتەکەین بەداخەوە ئێمە پێمان خۆشە خەڵک ئیلتیزام کا بۆی ئیجراعاتی لەگەڵانەکەین بەڵام ئیجراعات لەگەڵ کەسێکەکەین بۆ پاراستنی گیانی خەڵکەکانی تر تەسحیەوە گوتم بە گیانی خۆمانە دین بۆ ئەوەی بتوانین ئەوان پارێزین و بە بەردەوامی لەسەر جادین ئێمە کوڕەکانی ئەوانین ئەوانە پارێزین من ئومێد دەکەم ئەوان هاوکارمان بن بۆ ئەوەی کەس تووشی لێپرسینەوە نەبێ لێپرسینەوەکەی ئێمەش بۆ پاراستنی گیانی هەمووانە یعنی بۆ بەرژەوەندی گشتیە بۆ بەرژەوەندی تایبەتی نییە و تەمەناشەکەم کەس عقوبە نەدەین خەڵکی ئیلتیزامان پێوە بکات لە جێبەجێکردنی یارکەکان. چەندەها خاڵی جیاوازبان لە مەرکەزی سلێمانی و لە ئەو هێڵانەی کە قەزا و ناحەکان ئەبەسێتەوە بە مەرکەزی سلێمانی ئێمە چەندەها خاڵمان داناوە بۆ کۆنتترۆلکردنی جوڵە و جێبەجێکردنی یاسای قەدەغەکردن لەسەر ئۆتۆمبیل و جوڵەی ئۆتۆمبیلەکان تەمەن ئێمە بە هاوکاری ئەو برایانەی کە پێشتر ئاماژەم پێبەتدا بە هاوبەشی لە کۆمەڵی خاڵی جیاواز وە خاڵی گەڕۆکیش بە هەمان شێوە ئیشی تیاکرێت چاودێری ئەو ئۆتۆمبیلانەیە کرێن کە بە نایاسایی هەم ڕێخستنی ئەو ئۆتۆمبیلانەی ژەکرێ کە ڕێگە پێدراون و کە وابەستن بە ژیانی ڕۆژانە و یان ئەو فەرمانگانەی کە پێویست وایە جوڵیان هەبێ دیارە ئەمە بەپێی بڕارەکانی وەزارەتی ناوخۆ حکوومەتی هەرێم و لیژنەی باڵا پرۆسەرگانی سلێمانی ئەو ڕێنمایی و بڕارەی دەران کردووە لە ناحیەکەی ما بە تەواوەتی جێبەجێ